سڵاوتان لێبێت. سەرچاوێک لە پۆلیسی پارێزگەی ڕایگەیان لە ئەنجامی تەقینەوەکی خۆکوژی کە ئۆتۆمبیلێکی بارهەڵگری تیادا بەکارهاتووە لە ناو شۆقەکانی سەجێبوونی شەباک لە خۆرەڵاتی شاری مووسڵ لە ئەنی کەم 14 کەس کوژان و 50 کەسی تریش بریندار بوون. یەکینەکانی پاراستینگەل یاپاگا ڕایانگەیاندووە بەهۆی بەردەوامبوونی شەڕی نێوان یەکینەکانی پاراستینگەل و گروپە تونندڕەوەکان 84 چەکداری گروپەکان و 15 شەڕوانی یەپەگاش کوژراون. سەرۆکی ئەنجومەنی باڵای ئیسلامی عێراق خۆشداریدا لە دواخستنی ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردنە پەرلەمانیەکەی ئەو وڵاتە کە بڕیارە لە 30 نیسانی ساڵی داهاتوودا ئەنجام بدرێت. بەهۆی نەبوونی سایلۆ ماوەی 4 مانگە 30,000 تەنگەرمی وەرگیراو لە تووتیاران لە گۆڕەپانی سایلۆی سلێمانی لە بەردەم تیشکی هێتاودا ماوەتەوە. خالید حەسەن بەڕێوەبەری گەنجینەکانی سایلۆی سلێمانی ڕایگەیان ئەمساڵ لە سنووری پارێزگای سلێمانی 142,000 تەنگەرم لە جوتیاران وەرگیراوە. بەشتێکی زۆری ئەو گەنمە وەرگیراوە ڕەوانی سایلۆکانی ناوەڕاست و خواروی عێراق کراون. لە گوندی ئۆنجۆلای سەر بە شارۆچکەی گەڤەر لە ناوچەیە کاری باکووری کوردستان گوندنشینان بۆ جەژن 4 تەن جکلێتیان بە 20,000 دۆلار کڕیوە. گوندی ئۆنجۆلا 15 کیلۆمەتر لە شارۆچکەی گەڤەرەوە دوورە و دانیشتوانی گوندەکە 70 ساڵ زیاترە ئەم نەریتی جەژن زیندوو ڕادەگرن. سەرۆکی ئەمریکا ڕۆژی یەکی مانگی داهاتوو لە کۆشکی سپی لە واشنتۆن پێشوازی لە نووری مالکی دەکات. ئاژانسی ئەنادۆڵ بڵاوی کردەوە کە بڕیار ڕۆژی یەکی مانگی داهاتوو سەرۆکی ئەمریکا باراک ئۆباما لە کۆشکی سپی لە واشنتۆن پێشوازی لە سەرۆکوەزیرانی عێراق نووری مالکی بکات. ڕێکخراوێکی جیهانی ئاشکرای کردووە کە 30 ملیۆن هاوڵاتی لە جیهاندا کۆیلەن و نیوەی ئەو ژمارەش لە وڵاتی هیندستان بە پێی هەواڵێکی ئاژانسی فرانس پرێس ڕێکخراوی وەک فێری ئاشکرای کردووە 30 ملیۆن هاوڵاتی لە سەرانسەری جیهاندا تا ئێستا وەک کۆیلە دەژین و زۆرینەی ئەو ژمارەش لە وڵاتی ئاسیادایە. کۆنگرێسی ئەمریکا دەربارەی بەرزکردنەوەی داواکاریەکانی قەرز بۆ چارەسەری قەیرانی بورجە دەنگی لەسەر پرۆژەیەکدا و لەگەڵ پەسەندکردنی پرۆژەکە باراک ئۆبامای سەرۆکی ئەمریکا پرۆژەکەی ئیمزا کرا و قەیرانەی ماوەی 16 ڕۆژ بۆ ڕۆبەرۆی حکوومەتی ئەمریکا ببەوە لە کۆتاییدا چارەسەر کرا و لە ئێستا شەو مەترسی شەپۆلی یاخیبوون لە وڵاتە نەما بەمەش موچەی کارمەندان کە ماوەی 16 ڕۆژە نەدراوە لە دوای ئەم بڕیارەوە دەدرێت. ناوەندی پۆلێنکردنی قەرزی نێونەتەوەی ڕایگەیان بە شێوەیە قەیرانی بورجە لە ئەمریکا بەرزبوونەوەی ڕۆژەی قەرزەکانی حکوومەت زیاتر لە 24 ملیارد دلار زەرەر بە بووری ئەمریکا گەیشتووە. کورتێ لە وەڵەکان پێشکەشکرا ئاشاد بن.